با دعوە بکە بۆ خێر، با ئەمر بە چاکە بکە، نەهی لە خراپە بکە. واللهی براکەم گەورەترین هۆکاری خێر و بەرەکەت لە ناو ئوممەتدا ئەوەیە کە فەرمان بە چاکە بکەین، نەهی لە خراپ بکەین، دعوە بکەین. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر أو لا يوشكن أن يعمكم الله بعقاب ثم تدعونه فلا يستجاب لكم. فرمي سوێن بەخوا ئەمر دەکەن بە چاکە و نەهی دەکەن لە خراپە، یان خوای گەور نزیکە خوای گەورە عقابێک چی گشتیتان بەسەر بێنێ، دوایی داواشی لێ بکەن وەڵامتان نەداتەوە. ترسناکە براکانم. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ من رأى من هەر کەسێ بێ للعموم یان شرطية تفيد العموم من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم تستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه. هەر کەسێ لە ئێوە منکەڕێک دەبینێ بابی گۆڕێ بەدەست بەزمان بەدڵ ڕقت لە منکەر بێ، نەک بڵێ کوڕە من چیم داوە لەم بەزمە کاکە خۆم مەلانیم ئیشی من نییە، ئیشی تۆیە، ئیشی تۆیە. نصيحتي خلقك آموشگاري خلقك فرمان بچاكا بك نهي لخرابة بك. ابن كثير ده فرمي يدعون إلى الخير أي يدعون إلى السنة، خلق بسنتي بيغمبري خواه بانكين عليه الصلاة والسلام.